برایەک لە سلێمانی ئەژی بۆ خۆشیە لەم ئەیوت 13 ساڵە لە گەڕێکێکی سلێمانی ئێستش لێکێکی ئەو گەڕەکە ڕۆژە نهات بڵێ ئەرێز چڕ و چاو تۆ توێژەری کۆمەڵایەتیت من کێشەیەکم هەیە بۆ بە حالی کە بەوت ئاوا گڤەیدی ئەم تەلاقەدرێ ئەو جیا ئەبێتەوە ئەو هەڵە گیری ئەو فڵانە یەکێک ڕۆژە نهات ئەو بەڵگەی چییە؟ بەڵگەی لەسەر کە خۆمان بەشتە زانین و کێشەکانی خۆمان هەتا نەگاتە مریشکە ڕەشە و نەگاتە تەلاق و نەگاتە محکەمە و نەگاتە فڵان ڕۆژێ ناڵین ژنەکە یەک دەقە با بچین بۆ ماڵی کاک فڵان ئەزمموی هەیە کاکە دوو زەواجی کردووە دوو ئافرەتیش لەگەڵ یا ئیداراکان دە 12 مناڵی هەیە هەموو خاوەنی شادە و بڕوانە من با بڕین چایکیان لەگەڵا بخۆین یا پراخەکە بەرین ئەوێ بڵین کاکە کێشێکمانێ بۆ من هەرک هەر ئەڵێ با کەس نەیزانێ باچی نەکەی پیاوەڵێکی بەخوا هەر ئایل دایکتوان بزانن سێبەرتە دێنم ژنەکانێکی بەست خوا بە باوکم مەڵێ بەزم و ڕزم و فلانە وەختێک ئەتەقێتەوە سێرەکەم خیانەت ڕوویداوە سێرەکەم ڕسم و ڤیدۆ بڵاو بۆتەوە سێرەکەم بەزم و ڕزمە سێرەکەم بەزای گەشتوەتە چی داخیرە گەشتوتە چیوتێ چی کەیفی خۆتە من خیانەتی خۆمەکەم تۆ چیت پێکرێ بیکە کاگەیتە ئەم خاڵەتە باید دەمێ بوو بەڕاستی محکەمە و حاکم و پارێزەری تێدا بۆیە ئەو منم بۆیە باس کرد کە بە خۆداچوونە و جاجار ڕاوێژی شەخسی ڕاوێژی کەسی نعمەتێکی گەورە کە خۆشبەختی لەسەر توێژەری دەرونی توێژەری کۆمەڵاتی و پسپۆڕە دەرونیەکان پەیدا بووە و ئومێ دەکەم لێرە و بەرنامەیە ئەو لەم بەرنامە جوانی جەنابتە ئەو نەزەرەیە بگۆڕم چوون بۆ لای دکتۆری دەرونی تەنها نەخۆشی دەرونی نییە بەتەکید ئەشێ تۆ زۆر لات نۆرمەڵ بێ بڵێ بچی بۆ لای دکتۆری دەرونی بڵێ وەڵایی هەستەکەم بەرنامەکەم مشەوەق نییە کاکتۆر بەڕای تۆ چی بکەم باشە هەستەکەم خەڵک هەمووی ئەڵێ تۆ ئەرێ زۆر چڕ و چاو تۆ زۆر من ڕوومۆچی ئەڵێ بە زۆر ئەو بەرنامەیان پێکردووی چی بکەم هەر بەجددی زمانی جەستەی خۆم چۆن بگۆڕم بۆ منی بەختیاری ژوایە بۆ یەکێکی تری ژوایە بۆ ئەوە خاڵێکی گرنگە کە ئەو نەزرەیە بگۆڕین چون بۆ لای دکتۆری دەرونی ئەشێ بۆ شتێکی زۆر سادە و ساکار بێ بەڵام بە هەموو ژیانی خۆت بتوانێت خۆشبەخت و ئاسوودەی ببێتە کولتورێک لەکردمان بتوانین بچین سەردانی دکتۆری دەرونی بکەین ئەگەر چی ببێتە کللتورێک لە لامان کللتور ئەوە قسێکی تریم دکتۆرێکی بەڕێزم نایانم ڕەنگە خۆی پێ ناخۆش بێ لە ماوەی دکتۆری وتی وڵا لەم ماوەی لە عیادێ زۆر خۆشبەخت بووم پیاوێک هاتووە بۆ لام گەنجێک با بڵین گەنج بۆی خەڵک بزانێ هەمووی 6 مانگە زەواجی کردو هاتوو بۆ عیادەکەم وا تەسەورم کرد کە ئابە بێ دیپوین بێ کاکتۆر چێژ لە خێزان و ژنمێداتی وەرناگرم بەڕای تۆ چی بکەم ئەو دکتۆری برادرم وتی بەڕاستی زۆر معجیب و بەو گەنجە جوانە کە نەچووە بە خیانەت پڕی کاتەوە نەچووە قڕبکا بەسەر ئەم ژنەیە چکە هەر یەکی وتی یەکێ لە قسەکانی توتێتی بزانم ئەگەر خەلەل لە خۆمە و هەتا وابم بۆ قڕب بکەم بەسەر ئەم ژنەیە هەتا مناڵمان نەبووە ڕێگەی مناڵمان نەداوە بە ئەمیش بچێ بەڕێی خۆیە یعنی برایەکی دکتۆرێکی مسلمانی دینداروتی بەڕاستی چێژم وەرگرت لە دانیشتن لەگەڵ ئەو کوڕای ڕەنگە چارێکی 20 دقیقە قسەم بۆی کردو کە چی بکاو چی نەکاو چۆن بێ و چۆن بێ کە ئەشێ خەلەلی هۆرمۆن بێ ئەشێ خەلەلی ژنەکە بێ ئەشێ خەلەلی خۆی بێ ئەشێ خەلەلی بیرکردنەوە بێ و ئەوە ناچینە تەفسیرە بۆی برایەنگە لە خۆزگام زانی کێشە ئەشێ خەلەلی پۆڕن بێ و ئاڵودەی پۆڕن بێ و ئەشێ خەلەلی بۆ نەسەیکردنی ڤیدۆ بێ و ئەشێ خەلەلی هەندێک ڤیدۆی کۆنە دڵداری بێت کە هەبوو بێ لە ژیانیا و ڕسم و ڤیدۆکانی واز لێ نهێنێ و ئەشێت بۆ نمونە ئەمەی بە ڕەدوفعلی هێنابێ ئاڕێ کەپیتاڵی وەرگرتە بێ و ئەمەی هێنابێ و تبێتی ئەیکەم بە ئینگەیج ئەم هەفتە وەکوڵێت تووشی زوخاوێکە مهم با بڵێن کە هۆکاری زۆرە بەس مەبەستم بەڕاستی منیش معجیبم کە برایە و دکتۆرە بەڕێزە باسی کرد کە گرنگ و مویمە ئێمە ئاوا بچین بەرەو پیری کێشەکانی خۆمان بۆی دیسان بینەوە سەر ئینجۆی و چێژ وەرگرتن و بتوانین ژیانی خۆمان خۆشکەین